گەورەترین ماسی کە تا سەبینی بێتێت لە دەریاچەی دوکانە حەزمی چەند بووە؟ من ئەگەر ئەوەی کە بۆ خۆم دیومە لەوەی بەقەدەر ئەو سارێ بوو بێت. سڵاوتان لێ بێ. خەڵکی شوێی؟ من خەڵکی تۆپزاوای ئێرەکانم. تۆپزاوە؟ بەڵێ. ئەو جۆی کە بینی ئەو کانیاوانی کە تەقیون ساڵانی تریش هەروە بوو یا ئەم ساڵ هەیە بەتەنیا؟ ئەمە پەیوەندی بە ئاوزۆریەوەیە بێستا خۆش پاریش هەرجستان بوو بەڵام پار ئەمە نەبوو. چ ساڵێک ئاو زۆر بێ ئەم دیمەنانە دروست دەبێ. ئەمە بڵێن 2019 ئاو زۆر بوو ئەم شتە هەر هەبوو. بەحر زیادی دەکرد. بەحر وەختە کە زیادی دەکرد ئەو جادەی دەگرت ئەم جادەی ئەوەکانە. ئەوەی گەچێتەوە تۆپزاوە. هەشتاوەش ئەمەی گرتە بوو حکومەتی بەعز جادێکی لاوەچی کردبوو بە قەدی دیوایینەکەیەوە ئەو گردەیەوە. گردەکە. ئەو بە بیرم دێ چەندە ئیڤای لێ وەردەگەڕا کە داهاتنی ڤای عەسکەری. ئەم لە 2019 ئەم کانیاوانە و نەبینیوە بتەقەن بەو شێوەیە؟ با تەقیون بەس بەم شێوەیە نەبەوەکوی ئێستاکانە ئەم ساڵەکە ئاو بە یەکجار زۆرە لە هەمووی ئێستا دوێنێ پێرە لە بناری قەندیلی بووم هەل لە مەسافەی 20 مەتری سێکانی ئەوایی ئاوی فرێدەدا. ئێستا بار شوێنیش جادەڕۆی هەر ئاوە. بە ساڵان ئەمە ئێرەکانە بەم شێوەیە نەبوو بەس ئەم ساڵەکە زۆر زیادی کردو بۆ ئەم شەمە لە هاوی نامێنێ ئەمە کاتە سەر دەرەچەی دوکان؟ هیچی نامێنێ ئەگەر باران نامێنێ دوو ڕۆژەکە وشکی کردو بەوەنی بەم بارانەوە ئێستا پێرێ لەگەڵ ئەم ڕۆژ فەرقیەیە لەوەی پێرە زۆر زیاتر بوو بێ لەگەڵ ئەمڕۆ بە دوو بانی وەرە کەمتر دەکات هەفتێشکە وەرە لەوەی نامێنێ. توڵی خەڵکی تۆپزاوام لەسەر دەریاچەی دوکانن بەردەوام ماسیە خۆن؟ ئێمە ماسی دەخۆین بەس ئێستاکانە فێری ئەم ماسی هینەی بووین حەوزەکە کار بکە. بەڕاستی ئەویش لەبەر چی لەبەر بۆنەکەیەتی کە خەڵکی ئێستاکانە بایداوەتەوە سەرۆ کار بێ. باشە خۆشەر نییە ئەوەی بەحرەکە؟ ئێمە ساڵانەوە نەبوویان نەمان دەخوارد. ئێستاکانە وەڵای ئێستاکانەش دەخۆین بەس کەم بووە ئێستاکانە وەکو ساڵان نەماوە ساڵان ئەگەر هەر پاتیانیا و بەحریەوە بەبێ ماسی نەدەڕۆشتی. ئێستا کەمە؟ ئێستا هەکەم ئێستا بۆ ئەم ئامۆزامامە ڕۆژێکیان هاتوو مەڕی ئاودا هەر بەدەستی ماسیشی دەشولۆی گرت و فڕێدا بۆ دەرێ. ئەوەندە زۆر بۆ وەختایشی ئێستا ئەوە ینی خۆ ماسەکە بەدەست گرت؟ هەر بە مەلەت چوم هێنان بە پاشا و هێنان بە دەرەوە. ئێمە ماسی بۆتیانەما؟ نەما هەمویان ڕاو کرد کاکە هەمویان ڕاو کرد هەمویان بردن. گەورەترین ماسی کە تا سەبینی بێتێت لە دەریاچەی دوکانە حەزمی چەند بووە؟ من ئەگەر ئەوەی کە بۆ خۆم دیومە لەوەی بەقەدەر ئەو سارێ بوو بێت لەسەر سەدەی ڕۆژیان دابەزیوم 4 ماسی تێدا بوو مام لەگەڵ بوو دابەزین لەسەر سەدەیەکتم وەرە سەیری کە چواری تێدا بوون هەر زۆر عەجیب بوون هەتا ئێستا شتی وام نەدی. حەجمەکەی چەندێک ئەبوو؟ حەجمەکەی بەخوا ناڵم ئەگەر لەوەی زۆر بەحسابی من بەقەدەر لەوەی بەقەدەر سارێکی بوو بنەوە بە قورعان یعنی هەتا ئێستا شتی وام نەدیوە. مامی چەند ئەمە؟ ئەمە پێرار بوو لەگەڵ مام کاتین هەتا مامیشم کتی مام تەبیعی تەمەنی زۆر لە من زیاترە و زۆر لە ناو بەحریشدا بووە تی هەتا ئێستا شتی وام نەدیوە بۆ خۆی احترافی لەسەرەوەی کردی هەتا ئێستا بۆ خۆم کە خەڵکی ئێرەکانم ئەم نەوە ماسێم لێرەدا نەدیوە. خەڵکی خەزای دوکان ئەبێ هەمووی مەلە بزانێ. هەمووی مەلەتی نەیزانێ؟ ئەگەرام نەزانێ جا خەڵکیێرە من نایزانم تا ئێستا نەچوومەوە بۆ وەڵڵی جا وەکو حەزم لێنەوە. وڵای جا و نازانێ جامە لێرەش نەماوینەوەوانێ وەک گوازراینەوە بۆ پیرەمەگرون نەهاتوینەوە ئێرە بەکەمترەکە بە سەردانێک بە شتێک پیرەمەگرونی نزیکە لێرەوە بە سۆگەی مەعیشەتی شەوانێ کەمتر هاتوومەتەوە بۆ ئێرە. حەزە وەڵا ئەمە ڕۆژانە تەمەنێک بوو ڕۆژانە 4 ساعت 5 ساعت لە ناو ئاودا دەماینەوە. ئێستاکانە وەڵا مەلە دەکەین ناڵم ناکەین بەڵام بەکەمی بەکەمی هەفتەی جارێ مانگی جارێ پەیوەندی بە تەمەنەوەیە تەمەنەکە ڕۆیوە و حەزەکەش نەما حەزەکە نەماوە حەز ئەگەر حەز دەبێ بۆ مەلێ بۆی دی